هەڵمەتی تەندروستی کەرکووکە و ئامانزدەی هۆشیاری خەڵکو و خۆپارێزیە لە کۆلێرا. ئەو پەتایی لە نێو کەرکووکدا بڵاوە. بۆیە لە ڕێگای 6 کەرتی تەندروستیەوە هەڵمەتی فراوان بۆ هەموو کەرکووک ئەنجام دەدرێت و تێیدا هۆشیاری بە هاوڵاتیان دەدرێت. ئەم هەڵمەتەمان کردووە کە دابەش بوو بەسەر 6 کەرتا کەرتی کەرکووکی یەکەم و کەرکووکی دووەم و داقوق و دبس و لە هەمان کاتیشە حەویجەکانیش حەویجەیەک و حەویجە دوو. ئەم کاتی کەوام لەگەڵ جەناب تاقساکەم لە هەموو کوچە کۆڵانەکان هەر بنکەیەکی تەندروستی گروپێکی تایە ئەو گروپە هەڵەسێ بە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی بەسەر هاوڵاتیانە، ناو بازاڕەکانە، ناو دوکانەکانە، ناو شوێنە گشتیەکان، چایخانەکان، مزگەوتەکان، حوسەینیەکان، کەنیسەکان، شوێنی هەر شوێنێکەوە کۆمەڵی خەڵکی تیاابێ بۆ ئەوەی خەڵکی خۆ بپارێزیە لەم نەخۆشیە و تووشی کۆلێرانە بێت. ئێمە ئەم حملێمان هەیە هەستاوین بۆ ڕێنمایی بۆ سەر دژی نەخۆشی کۆلێرە. ئەتر ئەمانەوێ ئەو خەڵکە هەمی بزانێ کۆلێرە لە چۆوە مەباندێت، کۆلێرە خۆی چییە، چۆن خۆمان بپارێزین لە ئەم نەخۆشیە. هەستاین بۆ ئەم هەڵمەتە ئینشاءڵڵا لێرەوە تا دەڕۆشتر هەر خەریکەم هەڵمەتا بین ئینشاءڵڵا کۆڵان بە کۆڵان گەرەک بە گەرەک لا ئەم بازار و بازارەکانی ترشمان هەیە. لە کەرکووک زیاتر لە 20 حاڵەتی کۆلێرا تۆمار کراون. فەرمانگەی تەندروستی کەرکووک لە ڕێگای دابینکردنی جێگای مانەوەی نەخۆش و ئامادەکردنی دەرمانی پێویست ڕوبەڕووی نەخۆشیەکە بۆتەوە. حسب التعليمات معالي وزير الصحة اتخذت كل الإجراءات. بەپێی بڕیار و ڕێنمایەکانی وەزارەت مامەڵەمان لەگە نەخۆشی کۆلێرادا کردووە و بەی تایبەت لە نەخۆشخانەکانی کەرکووک وە فریاکەوتنی حاڵەتەکان کراونەتەوە. ژمارەیەک حاڵەت تۆمار کراوە بەڵام باریان جێگیرە و حاڵەتەکان لەژێر کۆنترۆڵدان. داواکارین لە هاوڵاتیان لە کاتی توشبوون بە سکچون و تاوڕشانەوە سەردانی نەخۆشخانەکانمان بکەن. گرنگە میوە بە جوانی بشۆرێتەوە و سەرچاوی ئاوی خواردنەوەی ماڵ و شوێنە گشتیەکانیش پاک بێت. حسب توجيهات الوزارية. باکتریای کۆلێرا لە ئەنجامی سەوزە و میوەی پیس و خواردن و خواردنەوەی نەگونجاوەوە دروست دەبێت. نیشانەکانیشی سکچ و ڕشانەوەی توندا. بە پێی ئامارەکانیش نەخۆشەکە لە کەرکووک ڕوو لە هەڵکشانە. بۆیە تەندروستی هەڵمەتی فراوانی بۆ ڕێگریکردن لە نەخۆشیەکە دەست پێ کردووە. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.